لە کۆتاییە حەزەکەم چەند خاڵێک باسکەم بە ئەو برا بەڕێزانەی هیممەتیان بەرزە نەهێڵن لەو هیممەت بەرزیەوە بێنە خوار یەکەمین شت کە هیممەتی بەرزت دێنێتە خوارەوە خێزان و ماڵ و مناڵەکەت مەیەڵە دەستخەنە کاروباری دەعوە و بەلاغ و کارکردنەکەتەوە خۆزگە و هیواڵاتیان بێنەرەدی بەڵام نەیەڵی کاریگەریان ئەوەندە لەسەر بانگەوازەکەت هەبێ لەسەر کۆمەڵکاریەکەت ببێ تۆ فس بدەیتەوە تۆ دانیشی لە شوێنی خۆ تۆ ورەت بڕوخێ تۆ بێیتە دواوە چەند کەسە ناسین پێشنهێنانیان هەموو ئاوە چست و چالاک و ئازا و بەهێز بوون ئیرادەیان بە قووەت بوو دوای ژنهێنان بە ئومێدی ئەوەی کە ژنێکی محەجەبەی چاچی هێناوە و ئەیکا بە داعیەکی باش دوای چۆن کەوتە بەردەستی ژنەکەی و تلیسایەوە ئیرادەی بوو بە ئیرادەی وەکو ئیرادەی کابرایەکی زەعیفی دانیشتوو لە کاتێکا کە ئەو خۆی بە هیممەت و کۆڵی ئەم بانگەوازەی هەڵگرتووە ئەی بۆ چێت بەجێ هێشتووە یەکەمین خەتەر کە ڕووەکاتە پیاوی هیممەت بەرز لە ماڵەکەی خۆیەوەتی دووهەم لە هاتوو چۆکردنی خزم کەس و کارەکانیەوەتی بەڵێ ئەمانە هەمووی سیلەی ڕەحمە پێویستە بەجێ بهێنرێ ئەم زیارەتانە ئەم هاتوو چۆکردانە ئەگەر هەدەفێ ناپێچێ بۆچی هەموو ڕۆژە تکرار بێتەوە ئەو دەعوەتە لای ئەوی تر دەعوەتە لای ئەو 4-5 کەس دانیشن و 4-5 خێزان و لە جیاتی دەرسێ لە جیاتی حەدیثێ لە جیاتی ئاەتێک شەرحکردنی ئاەتێک کتێبێک هەمویان تێکەڵ بە یەکترە بنە و ئەنجا من لە هەمووی سیرترەوەیە کە بیستومە ئافرەتی محەجەبە بڕا بۆ ناو خێزان و ماڵێکی تری ناملتەزم بە دەرپەی کورتەوە دانیش یا بە کۆمەڵ هەمویان تەماشای مسلسلەیەکی حەقیر بکەن کە عمریان سەرفە بێ و 7 حەڵقەیان لێ بینیوە دەستیان لە هەمبانەی بەتاڵەوە دەرچووە بکو ئەوانی 7 حەدیث فێر بوو ئەوەش دووەمین خەتەرە کە لەوێوە دێ خاصەتەن زیارەتی ئەو کەسانەی دەم بە سوعبەتن و خەریکی قسەن و چ جایەوەی کە خوا نەخواستە مەجلیسەکان ببێ بە غەیبەت و دووزمانی و پیا هەڵشاخانی خەڵکی تر و سێمین خطورەت لەوە دێ کە مەشغوڵی سەروەت و سامان بی یەکێ لە ڕێگای شەیتانەوەیە کە دێتە دڵ و دەروونتەوە لە کاکە پارەش ضروریە بۆ ئەم داوێ بەخوا ئەم داوای بەبێ بانگەواز بەبێ پارە ناڕوە کاکەم کتێبانە چۆن چاپەکرێ بەبێ پارە هەمووی ڕاستە بەڵام ئێمە کە دەستماندایە کتێب چاپکردن پارەشمان نەبوو کتێبەکانیش چاپ کراون کەسیشمان متەفەرغ نەبووین بە پارە پیاکردن خەڵکیی تر خوای سڵحێنێ بۆ ئەوە تۆی هیممەت بەرز تۆی ساحب علم مەڕۆ خۆت مەشغوڵکەی بە پارە پیاکردن ئەوەی کە لە بازار ڕایە تاجرە و پارە پیاکە و بووە بە پسپۆر ئەوە خۆی پارە بۆ دەعوەکەی تۆش پیاکە لەبەرەوەی چیش لەو خطورەتانە دیسانەوەیە کابرای داعی لە شوێنی خۆی لە کوردستانە داعیەکی ڕێک و پێک و چاک بوو هاتووە تێرە دانیشتۆ بە دیار 7-8 کڕۆنەوە مانگانە دەستێکەوێتەوە و داعوەکەی خستۆتە ئەولاوە خستۆتە سەر دەغی لەو دوکانەکەی ئەمەش خطورەتی سێهەمە خطورەتی چوارەمەوەیە مەشغوڵ بێ بە دوو دەوامەوە گەر مۆزەف بوو دوای دەوامیشی دیسانە ڕاتەوە بۆ دەوامێکی تری ئەوارانی شەر مەشغوڵی ئەو ئیشێ تۆ عمرت هەمووی سەرف کردووە ڕاکە ڕاکەی دنیات تۆ بەس پێم بڵێ کەی ئەم عیلمە وەرەگری کەی ئەم عیلمە وەرەگری ئەمەی بۆتان باسەکەم برانی بەڕێز ئێوە زۆر لە ئێوە گومانی باشی هەیە لە بەخوا مەساکرەکار زۆر زیرەک کاکە هەموو لەمەی بۆم باس کرد ئادەی من مقارنە بکەیتەوە بە عیکرەمە بە عەلقەمە بە قەتادە بە مەکحوول بەمانە ئەرە لەکوێیە ئەوەستم ئەرە ئەگەمە ئاغزوونەکەی پێی ئەگەمە گۆزنی قاچی ئەگەمە کوێی ئەو ئەی تۆ خۆت قیاسکەرەوە تۆ ئەگەیتە کوێی من کوڕی باوکم بەچی تۆ ڕۆژێ لە ڕۆژان لەم دینە تێ ئەگەی من سرم لەمە سوڕماوە کابرای مسلمانی داعی قیادە یەکێ لەو ئەحزابانەیە وەڵڵای لەو قیادانە کە 50 کەس ئێستا بووە بە قیادەی ئیشی ئیسلامی بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەم دەیان نابینم ئاستی قیادەی ئیشێکی ئیسلامیان پێ بسپێری دە کەس نابینی مستەوای چوو بێتە سەرەوەی کە بڵێ وەڵای ئەمە شارەزای دینەکەیە نەک شارەزای شەرع و قوڵ بوونەوە و قاڵ بوونەوە لە فقه لە اختلافاتی فقهاء هەر ئەبوابی ئەم عیلمە شەرعیانە تێبگە
ئادەی چەندیان سەریان لەو هەموو اختلافاتانەی حەدیث دەرەچێ چەند کەسی محەدیسی تایە چەند فەرموودەوانی تایە لەم عولەمانەی کوردە برانی بەڕێزم ئەنجا باش ئێمە هەر یەکێکمان خۆی قیاس کاتەوە بەم عالمە گەورانە تۆ پێم ناڵێ ئێمە لەکوێی ئەمانەیە ئەوەستین کاکە شەو ڕۆژ تۆ هەر مەشغوڵی بە پارەپایاکردن و دوو دەوام و ڕاکەڕاکەیەکی بەردەوام و ئەم کۆمپانیا و ئەو سیارەی و ئەو تێنە ئەنجا چەند جار تۆ ئەکەویتە حیلەی نەفسەوە ئەڵە بەخوا ئینشاڵە لە سەتاسیەکەی بەیتولمال دانم بە مسۆگەری سەری مانگ دێ و دای نەناوە ئەڵێ نا ئینشاڵە دایانێم هەر دای نەناوە هەر سەری مانگ دایانێم واللهی برانی بەڕێزم پیاوێکی مسڵمانی متەدەین کە لە دوامەوە نوێژیە کرد دوکانەکەی شتی حرامی تیا بۆی فرۆشت زۆرم پێ وتم کاکە جان ئەم دوکانەی تۆ شتی حرامی تیای ئەم حرامە جیاکەرەوە وعدی دامێ حرامەکە بخاتە دەغیلەیەکەوە پێم وتم ئەم دەغیلەیە پاش فترەیە کە سرم لێدایەوە وتم ئەم دەغیلەیە پارەی زۆر تایە بابی بەم لەگەڵ خۆم وتی نا ئینشاڵە کە زیاتر بوو بۆت دێنم بەڵێ لە نەروێج وتی کە زیاتر بوو بۆت دێنم بەخوا قەسەم حرامەکە زیاتر بوو قوتوویەکی کرد بە 2 قوتو دوایی بوو بە 3 قوتو دوایی هەمووی کردەوە ناو سەرمایەکەی خۆیەوە ێ باشە پێم ناڵێ تۆ ئەمە ڕستقە ئەم دیندارێتێکرد لە کوێکەیت ئەنجا برایانی بەڕێزم ئەم پیاوە 2 جار چوو بۆ دووبەی نەچوو بۆ حەج ئێستاش داما و قوڕ بەسەر کەوتووە لەسەر عەرەبانە ئەم حکومەتە بە خێویەکە ژن و مناڵەکەشی شەقیان تێ هەڵاوە بۆ دەرم ژنەش محەجەبێ جاوەرە بزانە برایانی بەڕێز ئەمە چی جوابی خوا و پێغەمبەری خوا داتوو یەکێکی تر لەو خطورەتانە برایانی بەڕێز وەڵامدانەوەی متەطەلباتی ژیانی خۆت حەزی خۆت ئای بەخوا تاقەتم نییە ئەمڕۆ کتێبە بخوێنمەوە وەڵاهی تۆزە لەشم یەشێ ناتوانم دوورکات سونەتەکە بکەم وەڵاهی ئەمڕۆ ڕەنگە نەتوانم بچم بۆ ئەو مزگەوتە دوورەکەی ئەو سەر کورە لەم پەنایە و لایەن پاکستانیانن ئەدای فەرزەکە ئەکەم کورە خۆ فەرقی چییە کە ئەبراش لەو لاوەندە شتمان بۆ باس ناکە ڕاستیش نییە باش نییە تۆ لەکوێ لە مزگەوت تێبیکەی مەلاکەی کووردە بە زمانی خۆت ئاەت و حەدیسەکانت بۆ شەرحەکە لەکوێ بچی بۆ لای پاکستانێک بۆ بەنگلادیشیەک یا بۆ لای سۆمالیە ئەنجا لەکوێ تۆ بڕۆی کتێبێک بخوێنیتەوە بە زمانی خۆت بەڵام ئێستا تۆ هیمەتت زەعیف بوو تەمەڵ بووی سست بووی ئەوەش یەکێکە لەو خطورەتانی کە ڕووە کاتە ئینسان کە بەڕاستی وای لێدێ سست و تەمەڵە تەمەڵ مەبن هەست بە گەورەی ئەم دینە بکەن من ئەوەی ملاحەزەشم کردووە یەکێک لەو پیاوە بەڕێزانەی کە بینیومە خاوەنی هیمەتێکی زۆر بەرز بووە ئەوەی پاڵ پێوە نەری بووە بۆ ئەوەی کە هیمەت بەرز بێ واقعی مسلمانەکانی ئەمڕۆی هەرچی لێ ئەپرسی ئەڵێ کاکە وەزعی مسلمانەکان زۆر لەمە گەورەتر کاکە بێ شەو ڕۆژ ئیشکێ چ کۆڵێکمان لەسەر شانە حەزارەتێک بە هەموو قووەت و هەیلەمان و جەبەڕوت و عەسکەرێتی و مخابراتی خۆی و دەستگای استراتیجێتی خۆیەوە هاتۆتە سەرمە دینەکەمانی شێلاوە بە هەموو شێوەیەک ڕووی تێکردوین بۆ گۆڕانکاری باشە ئێمە بالمقابل ئێمە چیەکەینەوە بۆ ئەوەی ئەم لافاوە گەورەیە بوەستێنی بە چ ئیرادەیەگەی وەستێنی ڕەحمەتی خواتان لێبێ ڕووتان لەخوا بێ نیەتتان بەرز بێ هەست بە عەبدێتی خوای پەروەردگار بکەن کە ئێوە عەبدی ئەون هەست بە خوایەتی خوای گەورە بکەن کە خوای گەورەیە خوای ئێوەیە و لە پشتانە سەرڕاستانە بۆ ئەم دینە هەوڵدن لە دینەکە تێبگەن پێوەی پابند بن نیەتتان خراپ مەکەن لەبەر خاتری خوای پەروەردگار کارکەن هەستی مەسئولیەتتان بە قووەت بێ ئەم دینە چاوەڕێی ئێوەیە ڕەحمەتی خواتان لێ بە بەهیمەت بن ویست و ئیرادەتان بەهێز بێ هەستی مەسئولیەتی دینەکە هەڵگرن وادانێکە تۆ بێ ئەم کتێبە لانی کەم بەم مانگە بخوێنیتەوە خۆت ئیجبار کە لەسەرەوەی بیخوێنی خۆت ئیجبار کە لەسەرەوەی کە ئەم قورئانە بخوێنی خۆت ئیجبار کە لەسەرەوەی کە ختمە دوو ختمی لەم ڕەمەزانێ خۆت ئیجبار کە لەسەرەوەی بچی لە لای یەکێ دەرسەکە بخوێنی نەفسی خۆت بێنەرە خوارێ و ئیجباری کە لەسەرەوەی دەرسێ بخوێن ئاواش فێرەبی خوای پەروەردگاریش یارمەتی دەرمان بێ
خوایە هەرچی وتمان لەبەر خاتری تۆ بوو بێ خوایە بە غرور لە سەرمانی نەنووسی خوایە بە ڕێبازمان نەدەیتە قەڵەم لە لای خۆت خوایە قەڵەمی عەفوت بەسەر گوناهمان نابێنی و خوایە بمان سڵحێنی بۆ دینەکەی خۆت و بمان کەی بە ئەداتی قەدەری خۆت بۆ سەرخستنی دینەکەت خوایە بمان خەیتە ڕیزێ ئەو کەسانەی کە بەلاغی دینەکە دەگەێن و لەبەر خاتری تۆ ئەیگەێن و تەنها لە تۆش دەترسن و لە غەیری تۆش ناترسن یا ئەڵڵا یا ڕەبی خوایە ئێمەش و ئەم مسڵمانە بەڕێزانە و هەر کەسێکی کەشکەجۆی لێمانە بێ خوایە بەهێزمان کەی لە پابەندیمانە بە دینەکەوە خوایە قەترەیە لە خۆشەویستی خۆت بخەرە ناو دڵ و دەروونمان و گەشەی ڕۆحەکەمان بەرزتر کەرەوە یا ئەڵڵا خوایە لە نوری خۆتمان پێ ببەخشە و بەرچاومان ڕوونکەرەوە هیدایەتمان بدە بۆ ڕێبازەکەی خۆت و پابەندمان کە لەسەری أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.